تا دێت گلەی و ناڕەزایەتی هاوڵاتیان لە کارەبا و پێوەری زیرێکی کارەبا زیاتر دەبێت. لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێم بڕی پێدانی کارەبایی بۆ هەر ماڵێک لە 40 ئەمپێرەوە بۆ 30 ئەمپێر کەم کردەوە. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێن کێشەی کارەبا پەڵەیەکی ڕەشە بە کارنامەی حکوومەتی هەرێمەوە، چارەسەریشی ئەستەم نییە. پەلەیەکی ڕەشە بەردەوام دووبارە دەبێتەوە گرفت و کێشەی کارەبا. چارەسەرکردنی وانە ئەوانە کە پێیان چارەسەر ناکرێت، بەڵام مەبەستیان ئەو خەڵکە لە ناو قەیراندا بێ بەڕاستی. بۆیە داوا دەکەین یعنی ئەو کێشەیە بنبڕ بکرێ، بەو شێوەیە ناکرێ کارەبا و ئاو خزمەتگوزاری سەرەتایی و بنچینەین بەو شێوەیە مامەڵەی لەگەر بکرێ و هاوڵاتیان بێ ئەزیەت بدرێ. خۆ کێشەی کارەبا کێشەی گەورەی و لە مێژینەیە چەند ساڵە بەداخەوە کە ئەو کێشەیە حەل نەکرایە. لە ڕووی تەولیدەوە لە ڕووی وێزگەکانەوە پێم وایە کارەبای پێویست هەیە ئەگەر سوتەمەنی بۆ دابین بکرێ، بەڵام خەلەلی گەورە ئەوەیە کە هەتا ئێستا حکوومەت نەیتوانیوە سوتەمەنی پێویست بۆ ئەو وێزگانی کارەبا بەرهەم دێنن دابین بکات. ئەوە گەورەترین کێشەیە کە هەتا ئێستا ڕوبەڕووی هاوڵاتیان بۆتەوە. بەشێکی دیکە لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێن خزمەتگوزاریەکان لە ئاستێکی نزمدایە، بەتایبەت کارەبا. لە دوای بەستانی پێوەری زیرەکی کارەباشەوە کارەباکە هێندەی تر خراپ بووە. خۆی خزمەتگوزاریەکانی کە حکوومەت پێشکەشی هاوڵاتیان دەکا لە ئاستێکی نزمدایە و زۆر خراپیشە، بەتایبەتی کارەبا پێشتر وەزیری کارەبا و هەروەها ئەستافی وەزارەتی کارەبا ڕایانگەیاند کە پێوەری زیرەک دابدرێ، کێشەی کارەبا بەرەو باشی دەڕوا، بەڵام بەداخەوە لەوەتەی پێوەریان داناوە کارەبا بەرەو خراپی دەڕواتن، خراپتر بووە. ئەوەش نیشانەی ئەوەیە کە ئیدارەی حکوومەت ئیدارەیەکی شکست خواردووە. لە 2 ساڵی ڕابردوودا زۆرینەی هەنگاوەکانی حکوومەتی هەرێم گەرچی بە ناوی باشکردنی خزمەتگوزاریەکان بووە، بەڵام لەسەر ئەرزی واقع بوونەتە بارگرانی بۆ سەرشانی خەڵک و سەریان بۆ کەمکردنەوەی خزمەتگوزاری و پێدانی بەکەرتی تایبەت کێشاوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.